بەڵێ ئەمڕۆ 24 چاری 2024 لەم ڕۆژەدا خەڵکێکی زۆر دایانەوەی بچنە نێوژیانی هاوسەرگیری و یادگاریەکانیان لەم ڕۆژەدا تۆمار بکەن و لە شاری سلێمانی تەنها لە ئاراژگایەک 23 کەس شوێنیان گرتبوو بۆ ئەوەی کە ئاهەنگەکان لەم ڕۆژەدا بێ وەڵا نێو شاری هەولێرش قەلەباڵغێکی زۆر هەیە لە نێو ئارەژگاکان و ئەو کەسانی کە لێرن لە ماوەیەکی زۆر پێش ئێستا شوێنیان گرتووە بۆ ئەوەی کە ئاهەنگەکان لە 24 چاری 2024 بێت بۆ زانێر زیاتر من دەمەوێت بچمە لای خاوەنی ئەم ئارێژگایە کە خاتونیانە خاتونیا سڵاو لێدێ سڵاو لە تۆش بەخێر بێ سپاس زۆر سپاس ئەو کەسانی کە هاتوونە ئێرە ژمارەیان چەند کەس بووە ئەو بووکانەی کە ئەمڕۆ سەردانی ساڵۆندانە لە VIPیان کرد ژمارەیان 48 بۆ 50 بوو بەڵێ لەو ژمارەی هیچ کێشەتان بۆ دروست نەبوو نەخێر لەخوا بەزیابێ بە شێوازێکی زۆر جوان بەڕێوە چوو لە سەعات 6 بەیانیەوە ساڵۆن کراوە بوو هەتاوەکو سەعات 2 هەمویان تەواو بوون لەخوا بەزیابێ بە شێوازێکی زۆر جوان بووکەکان بە دڵخۆشی چوونە دەرەوە هەمویان بەڵێ زۆرترین مەودە یاخود بابرێن چەند مانگ پێش ئێستا ئەو کەسانی کە ئەوڕۆ دزیان کردبوو زۆرترین ماوە ئیکامەیانە یعنی چەند پێش ئێستا کە دزیان کردبوو چەند مانگ هەبوو ینی لە مانگە پێش ئێستەوە دەستی پێکرد بۆ تاریخی 24 ئیتر ئەم هەفتەی ئەخیریش خەڵکێکی زۆر هات بەس من داواکاریەکم هەیە لەو بووکانە مانگێ پێشوەخت حەجز بکەن زۆر باشترە نەک 2 ڕۆژ 3 ڕۆژ پێشوەخت دیێن ئەڵێن ساڵۆنمان ئەوێ لەو کاتەیە کە ئێمە بووکێکی زۆرمان وەرگرت بێ ناتوانین یعنی من داوای لێبوردن لەو بووکانەکەم کە ئەلغام کردنەوە چونکە ئێمە لە توانامانە هەبوو ئەو نەبوو یعنی توانامان هەبوو بووکی زیاتریش وەربگرین ستافەکە لەخوا بەزیابێ ستافێکی کارامە و لێ هاتوو زۆر زیرەکن بەس حەزم نەکرد قەرەباڵغێکی وا زۆر دروست ببێ کە بووکەکان ئیزعاج ببن ماندوو ببن بڵێم لە 4 بەیانیەوە بێن ینی لە 6ەوە هاتن هەتا سەعات 2 هەر هەمویان بەدڵی خۆش چوونە دەرەوە بڵێ بینەران ئەمەی کەوا جێبیست بوون قسەی خاتونیان بوو کە خاوەنی ئەم ئارێژگایە و باسی لەوە کرد کە لە کاتژمێر 6 بەیانیەوە تا ئێستا 48 بۆ 50 بووک ئەلێرەدا ڕازاندرانەوەتەوە و ئیدی بەڕێکراون